سڵاتان نەبێت منێستا لە هەواری شارم لە شاری سلێمانی لێرە ئامادەکاریەکرێت بۆ بەڕێوەچوونی فستیڤالێک بە ناوی فستیڤاڵی شێفەکان لەگەڵمان نابن تاڵی زانیاریەکانتان پێ دەدەین. ساڵ لەبێت تۆم کاتۆ باش ئەم فستیڤاڵتان ڕێخستۆ باسێکی فستیڤاڵەکەمان بۆ بکە و ڕۆڵی جەنابتان لێرە چییە؟ سەرەتا بەخێر بێن سەرچاو ڕێخستنی ئەم فستیڤاڵە ئێمە وەکو شێفەکانی سلێمانی هەساین بەکردنەوەی ئەم فستیڤاڵە کە بە ناوی شێفەکانی سلێمانیەوە بێت. ئامانجی ئێمەش لەوە ئەوەیە کە هەموو شێفەکانی شاری سلێمانی کۆکەینەوە لە یەکشوێن ناوی شێفەکانی سلێمانی بەرز بنرخێنین بۆی کە شێفە بیانەکان وا نەزانین ئێمە لە ئاسیاوان کەمترێکی. ئەم فستیڤاڵە تا چۆن ڕۆژ بەردەوام بێت و کاتژمێر چەند بۆ چەنە؟ ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 9 ڕۆژ بەردەوامە لە سیوێکی 7ەوە تاوەکو 8 لە سەعات 5 ئێوارەوە تاوەکو 11 شەو بەردەوام دەبێت. چەند شوێن بەشداریان تیا کردو؟ ئایا بەتەنیا شێفەکان و مەبڵێ ڕێستۆرانتەکان بەشدارن یان شوێنی تریش هەیە میوزیک و گۆرانی تیا بێت؟ بێگومان وەکو شێفەکان تاوەکو ئێستا چۆتە 65 شێفی شاری سلێمانی کە بەشداریان کردووە لێرە لەگەڵ کاری دەستی نزیکی 15 دانە بەشداری کردووە. شەریکەی سیارەی تایە، کۆمپانیای عقاراتی تایە، شەریکەی ئاسیایی تایە، ئەمانە هەمویان بەشداریان کردووە لێرە. وەک لایف موزیکیش هەر 9 ڕۆژەکات لایف موزیکی تایە، ڕۆژێکیشمان هەیە بە تایبەت بۆ مناڵە بێنازەکان، ڕۆژێکیشمان هەیە بۆ کولتوری کوردی خۆمان بەجلی کوردیەوە، ڕۆژەکانی کەش عامەتەن هونەرمەندی تایە.